من بیرەوەریەکی خۆم بجێڕمەوە لەگەڵ جارێک ئێمە پارتیە سیاسیەکانی هەرێمی کوردستان هاتین لەگەڵ جەنابی ئەحمەد داودوغڵو دانیشتین ئەو کاتە ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی سەرۆک کۆمار بوو. دوایی لەگەڵ حیزب دانیشتین لەگەڵ ساج لە یادمە ئەگەمەن باغش ئەو کاتە جێگەری ڕەجەب تەیب ئەردۆغان بوو. قسە کرا ئەو کاتە جۆرێک لە تەشەنج و گرجی هەبوو لە نێوانی هەرێم و تورکیادا. منیش گوتم کێشەی کورد لەگەڵ تورک بە یەک وشە چارەسەر دەبێت، هەمویان تۆزە قوڵاق بوون یان چی ئەو وشەیە؟ گوتمەوە جیاوازی بینی کورد و تورک نەمێنێ، هەردووکیان مرۆڤن، هەردووکیان لەم خاکەدان، پێویستە لە مافوو ئازادیەکانیاندا یەکسان بن. ئەوەش کاتێک دەبێت کە چۆن تورکێک بۆی هەیە بە تورکی قسە بکە، کوردێکی بۆی هەیە تورکێک بۆی هەیە پۆشاکی خۆی کللتوری خۆی لێ بە هەرەمەندی و کوردێکیشەوەی بۆ هەبێ و هەروەها هەموو مافەکانی دیکە چه مافی نەتەوەیی، مافی زمانی، مافی بەرگ و پۆشاک، کللتوری، ئەدەبی، فەرهەنگی، هەتا مافی سیاسی لە هەموو شتەدا یەکسان ببنەوە کێشە نامێنێ.